هەموو ساڵێک لە کریسمس بە تایبەتیش لە مانگی دوانزە و لە کۆتاییەکانی مانگی دوانزەیە لە هەموو جیهانە چەندین چالاکی جۆرا و جۆر بڕێواچێت لە کوردستانیش و بە تایبەتیش لە شاری سلێمانی لە چەند شوێنێت چەندین چالاکی جۆرا و جۆر بڕێوە دەچێت کە ساڵانە کورتسات پرۆگرامی تایبەتیش لەو شوێنانە ئەنجامەدات. لە ئێستادا فستیڤالێک هەیە کە ئەویش فستیڤاڵی چالاکیەکانی بازاری کریسمسە کە شەوانە قەرباڵغێکی زۆری پێوە دیارە و چەندین چالاکی جیاوازی تیادا ئەنجامەدرێت. هاوکارم سۆنیا ئێستا لە بازاری کریسمسە. سۆنیا سڵاوت لێبێ و ئەم کاتت باش. بەڵێ کوردستان سڵاوتان لێبێ. ئێستا ئێمە لە نێو چالاکیەکانی بازاری کریسمسی شاری سلێمانین کە لە بەردەم سنتەری بازرگانی دانیاستی لێرە بۆ ماوەی 4 شەوە چالاکیەکان بۆ بازاری کریسمس بەردەوامی هەیە. لێرە بم کەشە ساردە ژمارەیەک لە هاوڵاتیان لە هەموو چین و توێژە جیاوازەکان ڕویان کردوتە بازاری کریسمس وەک دەزانین لەگەڵ نزیک بوونەوەی کریسمس و ساڵی نوێدا چەندین بازاری جیاواز لە نێو شارەکانی هەرێمی کوردستان دەکرێتەوە کە بە چەندین چالاکی جۆرا و جۆر خاوەن کارەکان هەروەها لەگەڵ چالاکی میوزیک و گۆرانیەکان و چەندین چالاکی جۆرا و جۆر لە بازاڕەکاندا پێشکەش بۆ هاوڵاتیان ناگرن کە دەیانەوێت بێنە دەرەوە لە کەشێکی هێمندا چالاکیەکان ببینن. ئێستش من بەڕێز خاتو ساڤم لەگەڵایە کە بەڕێزیان یەکێک لە سەرپەرشتیارانی چالاکیەکانی بازاری کریسمسن لە شاری سلێمانی. من دەمەوێت بچمەلای ئەگەر فەرمی بێت ئێرە. سڵاو خاتو ساڤم، بیرۆکەی سازکردنی بازارێکی کریسمسی لەم شێوەیە لە چیەوە سەرچاوی گرت؟ ئێمە وەکو کۆمپانیای برایت پاس بە هاوکاری پین گرافیک هەستاین بە سازکردنی ئەم فستیڤالە لە سنتەری بازرگانی دانیا و تەڤەن بە هاوکاری سنتەری بازرگانی دانیا. لەبەرەوەی لە کۆتایی ساڵ نزیکە بینەوە حەزمان کرد کەشێکی جیاواز بۆ خەڵک دابین بکەین بەوەی کە بێن کاتێکی خۆش بەسەر بەرن، خواردن تاقی بکەنەوە، چێش ببینین لە کاتەکانی کۆتایی ساڵ. پێمان بڵێم ماوەی 4 شەوە کە بەردەوام بۆ بازاڕەکە چالاکیەکان هونەریەکان و چالاکانەکانی دیکە زیاتر خۆی لە چیا بینیوەتەوە؟ ئێمە شەوانە هەموو شەوێک چەندین چالاکیمان هەیە وەکو لایڤ میوزیک، سەمای ورچەکان، بابەنوێر و چەند چالاکیەکی تریش وەکو تیر و پشک و بردنەوەی خەڵات. هەموو شەوێک ئەتوانن سەردانمان بکەن و چێش ببینین لەو کاتانە. چەند هاوڵاتیان ئەو هاوڵاتیانی سەردانیان بازاڕەکان گوێ لەو گروپە جیاوازانە ئەگرێت کە ئێوە شەوانیان هێنە ئێرە و میوزیکێکی جوان پێشکەشەکەن؟ بەڵێ بێگومان زۆربیان بۆ بینینی گروپەکان و لایڤ میوزیک و تیر و پشک و خەڵاتەکانیان زۆر بەلایەنەوە جیاوازە لەبەرەوەی شتێکی زۆر جیاوازترە لە ئیڤێنتەکانی تر. هەوڵمان ناوە کە خەڵکەکە زۆر بەلایەوە باش بێ و دڵخۆش بن لێرە. تا چەند خاوەنکارەکان ئەوانەی بزنسی بچووکیان هەیە تا چەند بەلایەنەوە گرنگە بەشداری لەم جۆرە بازاڕانەدا بکەن؟ بەڵێ بێگومان بیرمان لەوەش کردوتەوە کە هەلی کارمان بۆ ئەو کەسانە ڕەخسانەوە کە بزنسێکی بچووکیان هەیە، خودخواردنگیان هەیە، بێن و لێرە بزنسەکان بە خەڵک بناسێنن. لەبەرەوەی ئەم جۆرە ئیڤێنتانە شتێکی زۆر باشە بێ کە براندەکەی خۆیان بە خەڵک بناسێن و بزانن کە ئەو شوێنە هەیە. خاتو سافە وەکو یەکێک لە سەرپەرشتیاران ئەم بازاڕە تاوەکوکی بەردەوام بێ بۆی هاوڵاتیان ئاگادار بن؟ ئێمە لە 16 مانگەوە دەستمان پێ کردووە تاوەکو 23 مانگ بەردەوامە بێ، ڕۆژانە لە سەعات 5 ئێوارەوە تاوەکو 10 شەو. دەستەکانە خۆشوی خاتو ساڤۆ، سوپاس بۆ زانیاریەکانم. بەڵێ لێرە بازاڕی کریسمس لێرە بەردەوامی هەیە. ئێستاشەمە بەشێکە لە ئەو سیارانەی کە لێرە دانراوە بە بۆنەی کریسمسەوە کە هاوڵاتیان لە موچینە توێژە جیاوازەکانیان لێرە بە بۆنەی کریسمسەوە ڕسمێکی یادگاری ئەگرن لەگەڵ ئەم دیکۆڕیشنەی ئەم داری سەری ساڵ و سارەی کە دانراوە. ئێستا من کچێکی جوان ئەبینم لێرە کە هاتۆتە ئێرە سەردانی بازاڕەکەی کردووە. سڵاو لێبێ، باشی؟ سڵاو لە تۆش. تا چەند دڵخۆشی مەم جۆرە بازاڕانە چی سەرنجی تۆی ڕاکێشا لەم بازاڕەیە؟ وەڵاهی شوێنێکی زۆر خۆشە، هەند چەندین چالاکی تیا دەکرێت، من زۆرە بەدڵنیام خەڵکش بەدڵی دەبێت. دەستەکانە خۆش بێ، زۆر سپاس دەکەین. بەڵێ
چالاکیەکان لە فستیڤاڵی بازاڕی سلێمانی بەردەوامی هەیە لێرە وەک دەبینن هاوڵاتیان لێرە وێنەی یادگاری ئەگرن لەگەڵ تەواوی ئەو ئامادەکاریەی لە بازاڕەکەی کریسمسدا کراوە لێرەش بە درێژایی ئەم شوێنە کۆمەڵی خاوەنکار لێرە براندەکانی خۆیان دەفرۆشن بۆ ئەوەی بتوانن داهاتێک بۆ خۆیان پەیدا بکەن بەشێکی تریش لەو هاوڵاتیانەی کە هاتوونەتە ئێرە خوا بەشێک لەو خواردنانە تاقیەکەنەوە کە لێرە لەم بازاڕە لێرە دانراوە تاوەکو هاوڵاتیان و هەموو بەشێک لەو گەشتیارانی بە بۆنەی سەری ساڵەوە هاتوونەتە ئێرە خواردنەکان تاقی بکەنەوانێ ئێستش ئەمانەی بچینە لای بەشێک لەو شوێنانەی کە لێرە شتەکانیان نمایش کردووە یەکێک لەو ئەزیزانە خات و خۆشیە کە لێرە هاتووە و لێرە مۆمەنجوانەکانی نمایش کردووە سڵاو لەوێ خات خۆش بە قوربان بەخێر بیت بەسی گرنگی ئەم بازاڕەمان بۆ بکە لەگەڵەوەشتا پێمان بڵێ ئەمڕۆ لەم بازاڕە بەچی بابەتێک بەشداریت من بەشدارم بە کرێم و سابوونەکانم کە ناسراوە لە سلێمانیا لە هەمان کاتە ئەم جاریان ئەم جانتایانەشم دروست کردووە کرێم و سابوونەکانم لە ساسە سروشتین بە کەرەسەی خۆماڵی دروست کراوە کرێم شامپۆ کرێمی سپیکەرەوە کرێمی جۆکەرم هەیە کە زۆر سەحریە چەوری لە ئابات زیبکە لە ئابات خات و خۆشی بۆمان باس بکەیت لێرە لەم بابەتانەی کە نمایش کردووە تا چەند گرنگیاوە لەگەڵ بۆنەکانە بابەتەکانە دروست بکەیواتە ئەو بابەتانەی کە پەیوەندیان هەیە بە بۆنەکانە بەتایبەت وکومەزانین کە لە سەری ساڵی بەڵێ ئێمە بە تایبەت ئیشمان کردووە هاژان خان و میناخان لێرە ئیشیان کردووە لەسەر مۆمەکان بە تایبەت بۆ سەری ساڵ ئەو شتانی کە پێیوەستە بەر سەری ساڵەوە بە هەمان شێوە من یعنی ئەمە بۆ بڵێن بۆنەکانە جلی کوردی لە بەرەکەی جلی کوردی لەگەڵ یا جانتای جلی کوردیم بۆ دروستکردون بە تایبەتی بۆ بۆنەکان ئیشمان کردووە گرنگی ئەم بازارانە لەوایە کە کەرەسەی خۆماڵی بەرهەمی کەرەسەی خۆماڵی بناسێنین بە خەڵک لە هەمان کاتە داهاتێک بێ بۆ خۆمان و ئەشتوانین ببینە دەرەوە چکە ئیشی زۆر جوانمان هەیە دەستەکانە خۆش بێ خات و خۆشی بە هیوای بازارێکی باش بۆ تەواوی ئەو خاوەنکارانی کە لێرە لە بازارێک کریسمس بەشداریان کردووە ئەمە بەشێک بوون لەو خاوەنکارانی کە بەشداریان کردووە بەشێکی دیکە بە درێژایی شوێنەکە وەکو باسم کرد لێرە بەشداریان کردووە هاوڵاتانێکی زۆر لێرە ڕویان کردووەتە ئێرە بۆ ئەوەی کارەکانی خۆیان لێرە نمایشکەن یەکێک لەو خاتونانە خات و شوێنەیە کە ئەمانەیە بچینە لای سڵاو لەوێ خات و شوێنە بەخێر بن زۆر سپاس تووشێنە گرنگی ئەم بازارە لە چیا بینی هاوڵاتیان تاشەن بە پەرۆشۆڕیان کردوتان بازارە سەرەتا دەستخۆشییان لێکم بەڕاستی یەکێک بوو لە بازارە هەرە جوانە تایبەتەکان هەنی ئەمە یەکەم بازارە بەلای منەوە کە زۆر تایبەتە دەستخۆشییان لێکم هاوڵاتیان کە دێنە ئێرە تا چەند دڵخۆشی خۆیان دەڕەبڕن بەڕاستی زۆر جێ دەستخۆشیە بۆ ئەم ستافە جوانە کە ئەمەیان ڕێخستووە بۆ هاوڵاتیان زۆر دڵخۆشن چونکە زۆر بە شێوەیەکی جوان ڕێکخراوە و تا ڕادەیەکی زۆر باش پشتگیری لە کارەکانەکە دەستەکان خۆش بێ زۆر سپاس دەکەین بە هیوای بازارێک جوان ئەم دوو مناڵە بچووکە جوانش لێرە هاتوونەتە ئێرە سێری بەشەکانی بازارەکە دەکەن و یەکێک لە خواردنەکان تاقیەکەنەوانێ بەڵێ ئێستاش ئەمە بازاری کریسمسە لێرە هاوڵاتیان ئەو جێگەی کە خۆیان ئارەزووی دەکەن کە تاقی بکەنەوە و بچن خواردنەکان تاقی بکەنەوە یاخۆت بتوان شتێک بکڕن لێرە سەردانی ئەو شوێنانە دەکەن لەگەڵەوەش تا بیرمان نەچێت بەشێکی دیکە لە چالاکیەکان لێرە بەردەوامی ئەوکو لە سەرەتای ئاماژەم پێکرد دەمەوێت بۆتان بگوازمەوە کە چەندین چالاکیە کە خۆی لە گۆرانی و میوزیکدا دەبینێت چەندین گروپ بەشداریان کردووە ئێستاش گروپێک هاتوون کە بەشداری ئەکەن لێرە ئەمە ئەگەر هاوکارم بتوانێت بۆتان بگوازێتەوە بەشێک لەو چالاکانە لێرەیە بەشێک لە چالاکیەکان لێرەیە بەشێکە لە چالاکیەکان کە لە دوا بە دوای ئەمە چالاکی دیکەیان ئەبێت وەکو سەرپەرشتیارانی بازارەکە ئاماژەیان پێکرد گروپی موزیکیان ئامادەیە لەگەڵ گروپەکانی دیکە
کە دەیانەوێت داخل بن. هاوڵاتیان وێنەی یادگاریەگرن هەوڵێن ئەو دیمانانە تۆمار بکەن کە لەم بازاڕەیە جێکراوەتەوانە بۆ هەموو چین و توێژە جیاوازەکانی بازاڕەکە. سۆنیا گوێت لە منە؟ سۆنیا؟ بەڵێ سۆنیا ئەگەر گوێت لە منە با بزانم جگە لەم چالاکیانە هیچ چالاکێکی هوەری تیادا ئەنجامەدرێت. ئەمە پرسیاری یەکەمم نەکا دوایی گوێت لە دەنگم نەبێ. پرسیاری دووەمم ئەوەی ئەو خواردنانەی کە لەوێ بەردەستە خواردنی کوردین یان ئەو خواردنانەی کە تایبەتە بە خواردنە ڕۆژئاوایەکان کە لە ڕێستۆرانتەکانە هەیە. بەڵێ کوردستان ئەدام کە پرسیارم لەکی بەڵام دەنگکەت بەهۆی ئەو میوزیک و ئەو چالاکانەی لێرە هەیە بە باشی ناگاتە من کەمێکی تر ئەم میوزیکە ئەوە ئێستا ئەتوانی پرسیارەکەت بکەیتەوە کوردستان؟ سۆنیا ویستم پرسیاری ئەوە بکەم ئاخۆ جگە لەم چالاکیانە هیچ چالاکێکی تری هوەری لەو بازاری کریسمسەدا هەیە و ئایا ئەو خواردنانەی ئەو کە ڕێستۆرانتانەی کە بەشداریان کردووە خواردنەکانیان تەنها خواردنە ڕۆژئاواییەکانن یان خواردنی کوردیش بەردەستە؟ هیوادارم گوێت لێبێ. بەڵێ کوردستان بێگومان وەکو سەرپەرشتیارانەی کە ئاماژەیان پێکرد چالاکی هوەرەکان بە درێژایی ئەم چەند شەوە بەردەوامی ئەبێ چەندین گروپی میوزیکی هوەری لێرە میوانداری ئەکەن بۆیە لێرە ئامادەکاریەکان وەکو سەرپەرشتیارەکان باسییان کرد بەنیازن لە چەند شەویدا هاتووە چەندین گروپی هوەری دیکە لەبەر زۆری ڕێژەی ئامادەبووان بانگێشت بکەن بۆ ئەم بازاڕە بۆ ئەوەی لێرە هاوڵاتیان و هەوادارانی گروپە میوزیکیەکان لێرن لە نزیکەوانە گوێ بگرن بۆ ئاواز و میوزیکی کوردی و بیانی. ئێستش بەشێکی دیکەیە لە چالاکیەکان ئەمەوێت بۆ تام گوازمۆکی ترە لە چالاکیەکان کە لێرە ئەنجامی دەدەن کە پێدەوترێت سەردەستی و بە ماجیک بەناوبانگە ئەم جۆرە چالاکیە لە جیهان ئەم جۆرە چالاکەیە نەمەوێت کەمێک لەو دیمەنانەتان بۆ بگوازمەوە. مو بس فيه او شيء جاي عرفت نازل بعد بعد دقيقه قازي لك بعد دقيقه او اي شيء او شيء بس كي شكلنا ما شو باشا لو تشلنا اما بيوانيا والله موانيه بطاله هيك ثانيه زيني كان هيك ثانيه شابليك شو ما بوكا كسك من وين لساحر كي ساحر الله من ساحر بخير ناوتش باوان جان بخير بياكو باوان جان اللي لا دو ظلم هي باشا والله ام دوان ناويان هي ابي بزاني اما يا فوفويا اما شام ممويا بادري سجاب لسب كرواني بخير بي ام دو دانمان هي باشا اما كاميانا فوفو باشا اي اما يا كاميا ممويا ابي بزاني ناويان بزاني باشا اما كاميا بەڵێ کوردستان ئەمە بەشێکی ترە لە چالاکیەکان پرسیارە کرد دەربارەی خواردن و خواردنانەی لێرە نمایشکراون بۆ هاوڵاتیان بۆی تاقی بکەنەوە بەشێک لە خواردنەکان فاسفودە ئەو خواردنانەی کە سەری ئەو دەتوان لەم بازاڕە بە زوویی ئامادە بخورێت بەشێکی تر لە خواردنەکان خواردنی کوردەواریە کە لە برنج و شلە و ئەوانە پێک هاتوون کە هاوڵاتیان دەتوانن تاقی بکەنەوە لە ئێستا شام دیمەنانەی کەیبینن لەسەر شاشەی کەناڵی کورسات کۆبوونەوەی هەموو چین و توێژەکە جیاوازەکانە بۆ ئەم چالاکی بازاری کریسمسی شاری سلێمانی کە هاوڵاتیان چەپلە لە ئێن بۆ ئەو کارەی کە ئەم بەڕێزە لە بەشێک لەم چالاکیە پێشکەشی هاوڵاتیانێکن و مناڵانی حەز دەکەن بەشدار بن لە چالاکیەکەیە.
بەڵێ کوردستان ئەمە ئەو چالاکی و زانیاریانە بوون کە لە بازاڕی کریسمسی شاری سلێمانی بەردەوام بوو لێرە تا درنگانی شەو بازاڕەکە بەردەوامیە بێت و چالاکیەکان لێرە لە بەردەم سنتەری بازرگانی دانیا بەردەوامی هەیە و هەوڵاتیانیش دەتوانن شەوانە سەردانی ئەم بازاڕە بکەن و کاتێکی خۆش لەگەڵ نزیک بوونەوەی ساڵی نوێ بەسەر بەرن.